ڕەوشی کوریەسە لە ڕۆژاوای کوردستان چۆنە میوانێکمان هەیە گفتوگوی لەگەڵدا دەکەین کە شنگ دەروێژ نوێنەری ئەنجومەنی سووریای دیموکرات لە هەرێمی کوردستان لەلامان ئامادەیە کا گۆشنگ سڵاو لێبێ بەخێراتی سەرچاو زۆر بەخێر بێ با لەوە دەست پێ بکەین پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجالان خوێندنەوەتان چییە بۆی لە پەیامەکەدا داوای کردووە چەک دابنێن ئەم داوایە داوایەکی هەروە ئاسانە زانە بێگومان دەستپێکە سپاس سەر ئەم دەرفەتە پەیامی ئۆجالان دیارە و زەلالە ئەگەر دقت بدن ناو و نیشانی پەیامەکە ئاشتی جوواکەک دیموکراتی بێگومان توانە بڵێن سێ خاڵی سەرەکی وەڵە چوار خاڵی یەکەم دیار بوو ناو ڕۆکەکەی پەیامەکەیدا بۆچی پەکەکە دامەزرا دیار بوو ئینکارێکی بۆ مافی کورد هەبوو بۆ ناسنامەی کورد هەبوو نەئازادی هەبوو زۆر خاڵەکان هەبوو دووەم تەرکیزی سەر کرا کەش و هەوای سیاسی ئەو کاتە پەکەکە دامەزرا شەڕی سار شەڕی جیهانی یەکەمە جیهانی دووەمێ بەحسی واقعیەی سیاسیشی ئەەکە واقعیەی ئیشتیراکی ئەەکە دوایی یعنی چەند خاڵ هەنە قسەیەکە پەیامەکەی دوایی ئەڵێ هەلوەشاندنی فەسخی پەکەکەیە هەر دانانی چەکە بەڵام بێگومان ئەڵێ چی ئەڵێ کۆنگر کاتی ئەڵێ کۆنگر خۆیژی چاک ئەزانە چەک قەندیل ناتوانێت ئەو چەک داینە ئەگەر بەڕێز عەبدەڵڵا ئۆژەلان بەشدار نەبێت ئەو کۆنگرەدە ئەو پەیامە دێ چواتێ ئەڵێ یعنی کاتی بەڕێز عەبدەڵڵا ئۆژەلان بەشدار بێت ئەو کۆنگردە و قەندیل وتی دوێ خۆی ئیدارەی کۆنگرەکە بکە ئەو کات گفتوگۆکە بە دانوستاندنێک دناو ئەندامی کۆنگردە ئەبن کا چه هەنگاو پێویستە تاتوانێت بن ئەو چەک داینن یەکەم مەسەلەن چەکەکە لەسەر چەند قوناغە بەدانینی قوناغی یەکەمە یا قوناغی یەکەم و دووەمە سیەمە هەر قوناغێک بەرامبەری دوێ هەنگاون ji دەولەتا تورک هەبێ یان نەیبێ تەسەوری من دە ینی ئەv پەیامی بەڕێز عەبدەڵڵا ئۆجەلان هاتووە دەبێ بتەزامن بەلگەل هەنگاون سیاسی هەنگاون دیموکراتی هەنگاون یاسایی تورکی هەبە کەس تەسەور نەکە ینی 1970 ئەم پارتی دامەزراوە بە هەزاران شەهید داوە ینی خەونە بتەسەورین بڵێن وا چەک فڕێدە و بڵێن مچەک دانی و تەوا بەرا گفتوگۆ بکەن دەبێ بنگەهێک بۆ ئەو گفتوگۆەکە هەبێ تەسەوری من عەبدەڵڵا ئۆجەلان تۆپەکە فڕێداوە ساحەی تورکیا بۆ تورکیا ئەڵێ فەرمو خۆمان چاوەڕوانی هەنگاوی جەدیش خۆتانەکەن باشە بە بڕوای توێسا لە تۆپەکە لە ساحەی تورکیا بە پیر بەنگەوازەکەەوە وا دەردەکەوێت لە لیدوانەکاندا دەوڵەت باخچەلی و ئەردوگان و ئەوانی تریش بە پیر بەنگەوازەکەەوە چوون ینی جۆرێک لە جۆرەکان ینی پێرازین بەڵام پێ دوایە هەنگاوی جدی بۆ بنێن زانە تەسەوری من تورکیا مەجبور بوو ئەو هەنگاوەکەدا ji ber gelek sedemên navxweyî hene û gelek sedemên derewey Tirkiyayê hene bi tesewirî min di taybet êsta Tirkiya zane bi îtîrafatî Tirkiya nexwemalê ئەڵێن 2 تریلیۆن دۆلار زەرەرمانە تا ئێستا di şerî gel PKK kirawe 2 تریلیۆن دۆلار 2 تریلیۆن دۆلار سەر 6,000 کوژراو هەیە هەرش پەکەکەی هەرش تورکیاش کاتی شەر کراوە تا ئێستا خالیدی هەری گەرنگ بتەسەوری من دەولەتی کویریاڵێن دەولە العەمیقا لە تورکیا ینی دەولەتی شاراوە بەڕاناوی بڵێن باخچەلی ئەو بخۆ دەولەت حزبی نەتەوی ینی تورک خۆی توانن بڵێن ئیدارەی تورکیا حەقیقی لێ بن و بن ئەکە ینی بڕەنگێکی شاراوانە خۆی زانێ ئێستا بەری ناوچەکە ئەڕۆی بە ئالیکۆ خۆیان چاک ئەزانێت دوای 7 ئۆکتۆبەر دوای 8 دێسێمبەر و ڕوخاندنی بەشار ئەسەد وەزعی سووریا ئەڕۆی بە وەزعێکی دی وەزعی ڕۆژهیلاتی ناوین بە تایبەت سیستەمێکی تازە هەیە بۆ ڕۆژهیلاتی ناوین دروستە بە خۆیان هەست ئەکەن هەنگاوێکی تۆزێکی بپەلە بدن چونکو ئەزانن گۆرانکاریک سیاسی ئەبە نەخشەی سیاسی ئەگۆرە نەخشەی تا سینۆری
بەشێک ji دەولەتەکان ji درۆژلاتا ناوین گۆڕانکاری ئەکە بە نەقشی و ئەو دەولەتەکان ji درۆژلاتی ناویندە بۆەوە خۆیان هەز دکن هەنگاوەکی بدن توانێت بە زەق لەسەر تورکیا کەم ببێ بەڵام ئەردۆغان بتایبەت حەزەکە بۆ خۆ یەک خاڵژی استیفادە بکە دەنگی کورد لێ تورکیا قەزەنج بکە بۆ خۆ چونکە خۆی حەزەکە بۆ ویلایەتی سیەم ببە سەرۆکی تورکیا دەستور ڕێگا نادە ئەردۆغان ببێت بۆ جاری سیەم ببە سەرۆک پێویستە گۆڕانکاریک دەستور دەبێ ئەم گۆڕانکاریە دەستور دەبێ پێویستە بەرامبەری ئەو توانێت بە قازانجێکی دەنگی کورد ببە بەس خاڵک زۆر گرنگ هەیە بۆ سەر مەسەلەی بەرەز عەبدەڵڵا ئۆجەلان سەر بوەستن ئەف گفتوگۆی بووە جارێ نە گفتوگۆوەکی بەری مانگە و دوو مانگە ئەم ساڵێک زیاتر کار لەسەر بووە چوار کەسێن توانن بڵێن یارەدا ینی مەسوولی گەورن لەسەر راستی ڕژێم و ئاسی دەولەتی تورکیا بخەڕۆشتن ئیمرالی و سەردانکردنە وەک معلوماتی هەیە کەسێن بەشدارژی بووە توانن بڵێن کەسێکی هەری بەرز ji دادگای دەستوری تورکیایە کەسێکی هەری بەرز دادگای باڵای هەری باڵا لە تورکیا هەیە کەسی ئشرافەکە وا قسە و معلوماتەیە نێزیکی چل دادگەین هەری بقووەت و بەهێزن لە تورکیا ئەو هەموو ئاگاداری ئەو گفتوگۆوە بوون مەبەستم يعني زۆر مەلەفات هەنە مەلەفات سیاسی حقوقی دەستور دیارە دانوستاندن لەگەر بەرێز عەبدەڵڵا ئۆجەلان و ئەو کەسانە بووە باشە بەشێکی پەیامەکە بابەتی پرسی چەکدانانە و ئەوەی کە ئێستا دەوترێ قسە و باسی لەبارەوە دەکرێت ینی دایانوێ بیاڵێنن بە ڕۆژاوای کوردستانیشەوە بە تەنانەت لە باشووریشەوە ئایا پەیامە بۆ ڕۆژاوای کوردستانیش بوو مەسەلەی چەکدانان ئەو زانێ جەنابێ جەنێرال مەزلوم عەبدی تەسەووری من ئەوە ڕوون کرد و ئەشکەرا کردی بەڵام توانن شتێکی دی بڵێن هێزا سووریا دیموکرات 2015 دروست 2015 هێزا سووریا دیموکرات هاتووە دامەزراندن هێزا سووریا دیموکرات 2015 بەرنامەی ڕوون بوو وتی خۆمان ئەبن بەشێک ژێ سیستەمی بەرگری سووریا د سووریا ئایندەدە ئەمە تێ چواتێ تێواتێ خۆم بەشێکی سووری منە بەشێکی تورکیامە پارتی دیموکرات پەکەکە 1970 وەکم بەری ئێستاوتی 1970 دامزراوە 1970 یەکەم هەنگاوی شەری چەکداری کردوەتی 2015 قەسەد هاتووە دامەزراندن بە هیچ شێوەی ڕەبتی دناو قەسەد و ناو پەکەکەت نییە دووەم پەیامی بەرێز عەبدەڵڵا ئۆجەلان وازح بوو وتی بۆ پەکەکە نەوتووە بۆ هێزی سووریای دیموکرات پەکەکە هێزی چەکداری دیارە باڵی سیاسی پارتی کرێکارانی کوردستانە قەسەدە باڵی سیاسی دیارە ئەنجومەنی سووریای دیموکراتە مەسەدە هێزی سووریا دیموکرات و ئەوەژی زەلالە هەبوونی شەڕی دژی تیرۆلە سەر یەک جوگرافیاک سووریە نە جوگرافیاک تورکیای ینی ئەمە تورکیا وا ینی وا بتەسەوری من تورکیا وا ئەکە چمکۆزانە و ڕەوشی وەک منوتی باش نییە زانە ئێستا دەستکەفتن گەورەی کورد لە ڕۆژاوای کوردستان هەیە زانە کورد ئێستا هەژمارێکی زۆر سابە و بەهێز و بقووەتە دمعادلەی لەشکەری دەبەرابلێن دندری سووریادە زانە خۆی ئێستا کۆنتترۆلی باکوور و ڕۆژهلاتی سووریا هەمووەکە زانە بەشێکەش تەحالفی دووەلی دژی داعش زانێ ئێستا یعنی بڵێم نەواتی دروستبوونێکی بڕاستی ئارتێشێکی سووری نەواتی دروستبوونی ئارتێشێکی سووری هێزا سووریا دیموکراتە تورکی ئەو حقیقەت زانێت تەقەبولێکی نەهەرێمی بتەواوی و نەناودەولەتیژی هەیە تا بۆ ئەو هێزە ئێستا لە شام دانیشتیوە یەکەم باگراوەندێکی ئیسلامیە پاشماوەی داعشە قاعیدەیە لەسەر قائیمەی لایحەی ئیرهابە تا ئێستا یعنی عقوبەی ئابووریژی لەسەر سووریا یەکژی ئەو ئەسباب ئێستا لای نابن بۆ چییە تورکیا ئەمریکا ئیسرائیل فەرەنسا ئەڵمانیا ئەلێ تورسمان هەیە ئەو خەڵکی شام نازانن ئەم چوون ئەبن ینی ئەمە بەردەوامی بقاعیدە ئەبن ئەوە بەردەوامی بداعش ئەبن ئەمە بەردەوامی بخەتی ئیراب و تیرۆل ئەبن بەروە یعنی تورکیا بتەسەوری ئەو توانێت ڕێگای بتەسەورین ڕێگای پەیامی بەرێز عەبدەڵڵا ئۆجەلان توانێت بە زەختێکی زیاتر لەسەر قەسەد بکە بەڵام لێرە من حەز دەکەم مەسەلەی هێزی سووریا دیموکرات ئەوەژی زەلال ببم زۆر طبعا لەسەر ڕاگەیاندنی عەرەبیژی زۆر مناقەشە بە گفتوگۆ بە هێزی سووریا دیموکرات چەک داینیە داینێن
بتصوریم تا هێزی سووریا دیموکرات ئەڵێ خۆی ئەگەر بەریار بدە بڵێ چەکژی داینێ ئەو ڕەوشەد ناتوانێت داینێ چونکۆ یەکەم باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هێرشێک هەیە سەر بەنداوی تشرین و جسێ قەلەقۆزاقی تا ئێستا 10,000 داعشی تندراوی سژنی باکوور و ڕۆژهەڵاتی سووریانێ سەر 50,000 بنەماڵەی داعش بۆمبەی زۆر خەتەرن ئەی لەحظە احتیمال ئەو بۆمبە بتەقە کی پاراستنی ئەو کامپ ئەکەن و ئەو کەسی زیندانی ئەکەن سێم خاڵی گرنگە چەکی دەستی قەسەدە ئێستا چەکی ناتۆیە چەکی هێزی تەحالفی دووەلی دژی داعشە قەسەد ناتوانێت بە ئەو هەسانی بڵێ فەرمۆمە من ئەو چەکدانیوە مەبەستم دەوێ بەریارێکی ناودەوڵەتی هەبێ بەریاری تەحالفی دژی داعش بۆ قەسەد بڵێ مە بەریار داوە چونکە خۆی بەشێکش تەحالفی دووەلی دژی داعش ئەم بتەسەوری من خەونی زۆر کەسانن ئێستا تشتێکی گرنگ هەیە ئەو گرنگ بتەسەوری مێ شام ببێ یان نا تورکیا ببێ نا یان نا بەشێک دەوڵەتێن ئەوڕۆپی بتایبەت فەرەنسا و ئەڵمانیا ئەمریکا ئیسرائیل بڕەنگێکی ئەشکارە و زەلال ئەڵێن ئەڵێن خۆمان دژی هەبوونی هەیاکلی ئیسلامین لە هەندێ سووریا ینی بڕەنگێکی ئەشکاراڵێن خۆمان ئیسرائیل بتایبێت ئەڵێن خۆمان زۆر بترسن ئێستاژە هەبوونی ڕاستە تورکیا لە ناو سووریا چونکو ئەو کاتە خەتەرێکی لەسەر سینۆری تورکیا بخۆی ئیسرائیل خۆشیە بە ئیسرائیل ئەڵێ من مستعد نیم جارێکی دی دووبارەی حوتێ ئۆکتۆبەر بکەم جارێکی دی دووبارەی باشووری لبنان لە باشووری سووریا بکەم لای خۆ تهدید بەل سەر خۆم ئەم ناکۆکیین تورکیا لەگەل ئیسرائیل ینی بەراولۆ زۆر خلاصە بڵێن بۆ تۆ ینی شەرعژی لای من لێ شێوابە شەرعژی لێ شێوابە زۆر بە کورتی ئەماڵێم شەرعژی لێ شێوابە نازانێت چوون بەرژەوەندیە تورکەکان جیجی بکە بەرژەوەندیên هەرێمی عەرەبیژی بجیجی بکە سەرکەشیا سعودی یا بەرژەوەندی و مەرجەکانی ئۆروپاژی بجیجی بکە باشە هەندێک باز لە مەترسیەکەن لەم دووسێ ڕۆژی ڕابردوودا باز لە مەترسیەکەکەن لەسەر ڕۆژاوای کوردستان ئەو هێزەی کە لەوێ هیچ مەترسیەکی لەسەرە ئێستا زانێ یەک تشت هەیە بەرە ئەمە بۆ تۆ بڵێم ینی چونکۆ بەرە ئەوە بڵێم باکوور و ڕۆژهەڵاتی سووریا مەلەفێکی تورکی ئەمریکیە بەردەوام من ئەو قسە ڕاگەیاندن وتووە کاتی قسە ئەبێ ئەڵێم ئێستا باکوور و ڕۆژهەڵاتی سووریا مەلەفێکی ئەمریکی تورکیە مەلەفی باشووری سووریا مەلەفێکی ئەمریکی ئیسرائیلیە ینی ئێستا تقریبا ئیسرائیل توانێت بڵێن 30 تا 40 کیلۆمتر ینی 35 تا 40 نێزیکی پایتەختی شام بووە بۆشی تا ئێستا هیچ هەلوەستێکی نەحمەد شەرە نە حکوومەتی شەرع وا تێ هەلوێستێکی تون نییە بەرامبەری بوو چونکە خۆی ئاگادار کراوە ئەو ناوچەیە ناوچەیەکی باکوور ناوچەیەکی باشووری سووریا ئیسرائیلی ئەمریکیە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا تورکی ئەمریکیە خۆیان بە تەواوی ئەزانن هەبوونی ئەمریکایی تەحالفی دووەلی لێر بەڵام ئەحمەد شەرق قسە ناکە کی هێرشەکە تورکیا هێرشەکە ڕێگای ئەم هێزن گەعائدی تورکیانە هێرشەکە بەڵام تورکیاژی بتەواوی زانێ و هێزەکانی لەگەل تورکیاژی زانن تا گڵۆپێ سەوزی بتەواوی نەبێ ناتوانن بێن تەمامی کۆنتترۆلی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بکەن تا ئێستا تەبعاً هەولدان ئەدن بە هەموو قووەت و ئیمکاناتی خۆ هەولدان ئەدن بە هێزێکی زۆر بە تەکنیکی متەتەوری زۆر تورکەکان هەر پاڵپشتن بۆیان بەڵام ناتوانن بێن پێش چمکۆ ینی هێزا سووریا دیموکرات بەری ئەم هێرشە تەواوی زانی بگوێ هێرشێک تند ببێ تحسیناتون زۆر قووەت گراون بەشێک ژ تەکنیکی لای هێزی سووریا دیموکرات درێگای درۆنی بروسکمەدی تاوان جەنێرال مەزلوم بزەلالی وتی تەکنیکن دی هەنێ ئێستا قسە ناکەن ئەگەر پێویست بوو بەرچاوی خەڵک دیار ئەبێت چییە ینی خەتەرێکی تا ئەم لەحزە متوانن بڵێن بەردەوامی هەیە چونکۆ بڵێن ئەیاننا هێزێکی وەک ناتۆ دەوڵەتێکی وەک تورکیا دوای ئەوە بەس بتەسەوری من دەوێت دوو محەسیلەدە تورکیا بەشێک هێزن دەوڵەتێن عەرەبی ئۆروپا گشت چاوەڕوانی ترامپن استراتیجی ترامپ بتایبەت بەرامبەری سووری باکوور و ڕۆژهەڵاتی سووری هەبوونی ئارتێشە ئەمریکا ئەمینەیان نا هەموو چاوەڕوانیەوە زۆر بەڕێز کا گۆشنگ دەروێژ نوێنەری ئەنجومەنی سووریا دیموکرات لە هەرێمی کوردستان سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامە